سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ بە کورتی شیکردنەوە بۆ بۆچوونی خۆم لەبارەی ترێلەری فیلمی تەمی بابە ڕادەگەێنم کە نوێترین فیلمی کوردیە. فیلمەکە فیلمێکی زانیە فەتاحە کە من خۆم پێما بێ ئەمە فیلمی دووەمیەتی لەو فیلمە درێژەکان لە فیچەرەکان پێما بێ دووەم فیلمێتی. فیلمی یەکەی بریتی بوو لە سفرنۆ کە ساڵێک زیاتر دەبێت پەخش کراوە و فیلمێکی هەرە سەرکەوتووی بوو، شتێکی نوێ بوو لە سینەمای کوردی بەتایبەت کە ئەکشن و بابەتی نهێنی ئامێز و ئەوانەی زۆر تێدا بوو. بە پەرۆژم تاکو و بیرۆکانی ئەو دووبارە بینەوە کە چی بیرۆکەیەکی نوێ هەیە بەتایبەت بۆ سینەمای کوردی. ڕاشگەیەنرا فیلمەکە فیلمێکی جۆری نهێنی ئامێز و هەروەها تاوانکاری و هەروەها هەست بزوێنە. بەڕاستی حماسەت و جۆش و خڕۆشم بۆ فیلمەکە زیاتر بوو. دروستکردن و بەرهەمهێنانی فیلمێکی لەو جۆرە چاڵنجێکە، هێنانی گۆڕانکاری و هێنانی نوێگەریە بۆ ناو سینەمای کوردی. بۆ باسم کرد پێشتر ڕاگەیانە بوو کە فیلمەکە فیلمێکی نهێنی ئامێز، تاوانکاری و هەست بزوێنە. بەڵام ئەوەی لە ترێلەرەکە بینیم پێما بێت ژانرێکی تریشی زۆر تێدایە، ئەویش ئەدڤێنچەر واتە گەشتکردنی تێدایە کە ڕاستە لە شوێنێکی زۆر ناچن بۆ شوێنی تر وەکو بڵێن هۆبیت و ئەوانە کە فیلمی تایبەتی ئەدڤێنچەرن، ئەگەر فانتازیەکەی لێ بیننە دەر تەنها ئەدڤێنچەرەکە باز بکەین. ڕاستە وەکو ئەوان نییە، بەڵام ئەدڤێنچەری هەر تێدایە، گەشتی زۆری تێدایە. پێم وایە لە ڕووی ژانرەوە ئەدڤێنچەریش یەکێک دەبێت لە ژانرەکانی ئەو فیلمە تاکو و نەشی بینین نازانین کە ئاخۆ چەند ئەو بابەتی تێدایە یاخود چەند تەرکیزی خراوەتە سەر، یان دەکرێت ژانرەکانی تر زۆر زیاتر بن لەوە و ئەوە ژانرێکی لاوەچی بێ بۆیە باس نەکرابێت. لەوانەیە زۆر بتان ئاگادار بن کە کاستی فیلمەکە بریتە لە هەڵوێست و هەردی سەلامی و هەژان هێرش و شەماڵ ئەبەڕەش وە چەندان کەسایەتیی ناسراوچێ لە سینەمای کوردی یاخود لە هونەری کوردی بەگشتی بڵین. فیلمەکەش دووبارە هاوشێوەی سفرنەوە و هاوشێوەی تا ئاستێک پەیکەری دڵ و ئەوانە ستافەکەی کوردی ئەمەش جێگای دڵخۆشێت، نەک تەنها ستافی ڕۆژجێڕانەکە بەڵکو ستافی دەرهێنان و بەرهەمهێنان و لە بچووکەوە تا گەورە هەمووی ستافێکی کوردی. فیلمەکەش جیاواز لە فیلمەکانی تر پێما بێ ڕانگەیاندووە کە سەعاتێک و 45 خولەک دەبێت، واتە فیلمەکە تا ئاستێک لە پەیکەری دڵ و سفرنۆ ئەوانە پێما بێت تا ئاستێک زیاترە. بەستا هەندێک خاڵی برینگرینگ یاخود هەندێک خاڵی بەرچاو لە ترێلەکە وەکو جۆرێک لە شیکردنەوە یاخود ڕای خۆمیانە سەر دەربڕن. تەمان سەرەتایەکی تا ئاستێک سادەیە، ئەوەیە کە دەبینی لە گەشتێکن، لە گەشتێکی با بڵێن شاخەوانین ماونەتەوە شەو خەریکی یاریکردن و خەریکی ڕابواردن. لەوێ ئیدی ڕووداوێک ڕوودەدات، لەو شەوە کە پێ دەچێت دارستان بێت لەوێ ڕووداوێک ڕوودەدات. سینی دوای ئەوە چەند سینێکە تێکەڵاو بووە، زیاتری دەتوان بڵێن دارستانێک پیشان دەدات، هەندێک جاریش تەمی بابا پیشان دەدات. طبعاً تەمی بابا ئەو شوێنەیە کە پێما بێت ناوچەی دەربەندی خانە، یەکێک لە لۆکیشنەکانی فیلمەکە بریتە لەو شوێنە. طبعاً ڕووداوەکان لەو بەشەی ترێلەکە زۆر ئاڵۆزنیان دەبینی، هەندێک شوێن لە ناو جەنگەڵەکە یاخود لە ناو دارستانەکەیە، لەوێ دەبینی یەکێک چەکی پێەیە، یەکێک کەوتۆتە ناو قۆرتەکە ئەوەی تر ڕادەکات نازانی بەرەو دوژمن ڕادەکات لەبەر کەسێک ڕادەکات، یعنی دیار نییە، تۆزێک ئالۆزە. خوێندنەوە بۆ ئەم سینە دەتوانین بڵێن تۆزێک ئالۆزە. پێدەچێت ئەسڵی کێشەکە بە تەواوی فیلمەکە زیاتر لە نێوان هەریەکە لە هەردی سەلامی و هەروەها هەڵوێست بێت، یعنی ئەو دوو کارکتەرەکە کارکتەری سەرەکین پێدەچێت کێشەکە زیاتر لە نێوان ئەو دوانە بێت. من بەڕای خۆشم زیاتر وا بۆی دەچم کە لە سەرەتا لە جەنگەڵەکەیە، لە دارستانەکەیە، لەوێ کێشەیەک ڕوودەدات، لەوێ گرفتێک دێتە پێش، ئەو گرفتە پەیوەندی دەبێت بەسەر ئەو ڕووداوەی کە دواتر دێت و لە کۆتایی فیلمەکە دروست دەبێت، کە بەڕای خۆم لەوانەیە لە تەمی بابا کۆتایی فیلمەکە لەوێ کۆتایی پێبێت، واتە ئەو کێشەیە کە لە دارستانەکە دروست دەبێت کاریگەری بەسەر ڕووداوەکان داهاتووە دەبێت کە لە دۆڵەکە دروست دەبێت، واتە ئەوانن دەبنە هۆی ڕووداوانەی کە لە دۆڵەکە دروست دەبن. بەتایبەتیش ئەوەی کە لە شوێنێک پێدەچێت کە هەردی سەلامی، کارکتەری هەردی سەلامی لە شوێنێک پێدەچێت لەگەڵ جەماعەتێک لە چەتە و ئەوانە قسە بکە. لێرە پێدەچێت ناو دارستان بێ، لەوانێ ئەو دەستی لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی خراپ، کۆمەڵێک کەس بۆ منە ئەوانەی بازرگانی مادە هۆشبەر دەکەن یان ئەوانەی کە بکوژ ئەو شتانن مافیاکان، لەوان دەستی لەگەڵ ئەوان تێکەڵاو کرد بێت. لەوانەیە ناو دارستانەکە تووشی ڕووداوێک بێ، ئەوانەی تریش تێبکەون، جاچە بۆ منە زانینی ڕووداوەکەی، زانینی ئەو هەڵەیەکە و ئەنجامی دەدات وە بۆ منە زۆرێک لە شکات لێکردن یاخود سزادان لە بەرامبەرەتی،
یان دەکرێت بە هەر شێوازێک لە شێوازەکان. گرنگ ئەوەیە کۆمەڵەکە بەگشتی هەڵوێست و ئەوانە گشت ئەکتەرەکانی تر کە لەوانەیە کارکتەری باش بن لەوێ پێم وایە هەست دەکەن کە ئەو کارکتەری هەردی سەلامی هەڵەیەکی کردووە. جا لە دارستانەکە ئەو هەڵەیە دەزانرێ، بەڵام لەوانەیە ئەوەی کە من وای بۆ دەچم هەردی سەلامی کارکتەرەکەی جۆرێک لە هەستی تۆڵەی بۆ دروست دەبێت. لەوان ڕووداوەکان وای لێبێت کە بۆ نمونە بەهۆی سزایەکەوە یاخود بەهۆی شتێکەوە کە لە دارستانەکە بەسەری دێت دواتر بێوێت تۆڵە بکاتەوە لە دۆڵەکە بەدوای ئەواندا بکەوێت. ئەوەندەی من بۆی دەچم لە سینی یەکەم بە تایبەت وادیە. جا هەر ئەو تۆڵەیە وەک باسم کرد لە سینی دووەم زیاتر ڕوون دەبێتەوە کە دەبینی زیاتر تونی بابا پیشان دەدات، وەکو دەڵێن دۆڵەکە پیشاندات، لەوێ پێ دەچێت کە تۆڵەکە لەو شوێنە ئەنجام بدرێ. یانیش دەکرێت ئەسڵەن ئەو گروپە ئەو گانگە یاخود ئەو کۆمەڵە چەتەیە کە هەردی سەلامی بە تەوقیع خۆم کاریان لەگەڵ دەکات ئەو گروپە بن کە بیانەوەی تۆڵە بکەنەوە یان بۆ من ئەو ناچار بکەن کە ئیشێک بکە یان لەوانەیە نهێنیەکە لە شوێنێک دەڵێ من پێم وابوو تۆ شایانی ئەوەی کە نهێنیەکەت بپارێزی و نهێنیەکەم بۆ دەپارێزی بەڵام تۆ کەسێکی وانی ینی زۆرە قسەیەکی وا دەکات. لەوێ پێ دەچێت بۆ نمونە نهێنیەک بۆ من با بڵێن هەڵوێست نهێنیی زانی بێت ئەو وا تێگەش بکە ئەو نهێنیەکە دەپارێزیێ بەڵام نهێنیەکەی نەپاراست بێت بۆی هاتبێت تۆڵە بکاتەوە. دەتوان بڵێم لە ترێلەکە ئێمە دوو چیرۆکمان بینی. چیرۆکێک لە دارستانەکە ڕوویدا کە چیرۆش تاوانێک بوو وە چیرۆکێکی کە لە دۆڵەکە ڕوویدا کە هۆکارەکەی ئەو تاوانە بوو کە لە چیرۆکی یەکەم ڕوویدا. ینی ئەو دوو چیرۆکە پەیوەندیان بەیەکەوە هەیە بەڵام پێم وایە دوو چیرۆش ینی دوو ڕووداویشە لەوانەیە تاکو ناوەڕاستی فیلمەکە ڕووداوی یەکەمی بەردەوام بێ، ڕووداوی یەکەم ببێتە لید ببێتە هۆکارێک بۆ دروستبوونی ڕووداوەکانی بەشی دووەمی فیلمەکە. لەلایەشتر ترێلەکە زۆر هەستێکی بۆ نمونە نهێنی ئامێز پیشان دەدات. فیلمەکە خۆی نهێنی ئامێزە. لە ترێلەکەش بەڕاستی توان بڵێم لە فیلمەکانی پێشتر زیاتر بەتایبەت لەناو کوردی ئەو ترێلەرە زیاتر نهێنیەکەی پێوە دیار زیاتر ژانرەکە لە ترێلەرەکە دیار بوو. ینی دەتبینی تەنانەت تاکۆ تایش تا ئەوەی ترێلەرەکەش تەواو بوو لێکدانەوەیەکی باش بۆی نەبوو کە بزانی ڕێک ڕووداوەکان چیان ڕوودەدەن. هەندێک بیرکردنەوە هەندێک بۆچوون هەیە لەبارەی فیلمەکە وەک تازەش هەندێکم پێتان گوت، بەڵام بەگشتی تۆ ناتوانیت چیرۆکەکە تا ئاستێکی باش تێبگەیت لە ترێلەرەکە. ئەمەش شتێکی باشە لەبارەی ترێلەرەکە چونکە نهێنی خۆی هەر پاراستووە. لە هەمان کاتیشدا خراپەکار و باشەکە دیارنیان لە هەندێک شوێن دەبینی هەردی سەلامی لە کارکتەرێکی زۆر خراپ دەچێت، لە هەندێک شوێنیش پێدەچێت کارکتەرێکی ئاسایی بێ کارکتەرێکی باش بێت. بە هەمان شێوە هەڵوێست کارکتەرەکانی تر بەتایبەت دەڵێم ئەو دوو کارکتەرە چونکە ئەو دوانە پێدەچێت سەرەکی بن وە زۆرترین پیشاندانیان هەیە بەڵام بەگشتی نازانی کامە خراپەکارە لەناو ئەم فیلمە. دەکرێت تەنانەت ئەو گروپە کە لە مافیا دەچن دەکرێت ئەسڵان هەر مافیانە. لەگەڵ ئەوەشدا من هەست بە کێشەیەک دەکەم لە ترێلەرەکە ئەویش تۆزێک زیاد لە پێویست ئاڵۆزیتی بەتایبەت هێنانی زۆر سین وە گۆڕینی سینەکانیش لە شوێنێکە بۆ شوێنشتر لە ترێلەرەکە بینیمان دەچوە دارستانەکە و ناو دۆڵەکە پیشاندا دووبار داتەوە لای دارستانەکە دووبار دەچوە دۆڵەکە. ئەمە تۆزێک ئاڵۆزی بە ترێلەکە دەدات. دەتوان بڵێم تا ئەستێک لە شێوازی ستانداری ترێلەر لادا بوو خاڵێک کە دەتوان بڵێم دووبارە بێهیواکەرە لەبارەی ئەم فیلمە ئەویش دووبارە هێنانەوەی ئەکتەر و یاخود کەسایەتی ناسراوە. طبعاً من لەگەڵ ئەوە دام کە تۆ کەسایەتێک بینی بەتایبەت بۆ بازاڕکردن بەتایبەت بۆ ناساندنی فیلمەکە ڕۆڵی هەبێت، بەڵام ئەومانە ئەوەنە کە تۆ گەنجەکان یاخود تۆ ئەوانەی بێ ئەزمون ئیهمال بکەیت و بڵێ کە نەخێر ئەوان لەبەرەوەی ئەزمونیان نییە خراپە. ئێمە بنمونە بینیومانە ئەوانەی کە تازە دێنە ناو سینەما و لە فیلمێک بەشدار دەکەن فیلمەکان زۆر سەرکەوتون خۆیان زۆر سەرکەوتون و ڕۆڵێک و کەسایەتێکی زۆر جوان دەجێڕن لە ناو فیلمەکە. نمونەی ئەمانە بێکەس کە پێم وایە تا ئێستاش دەڵێم باشترین فیلمی کوردیە. فیلمەکانی بەهەمەنی قوبادی کیسەڵەکانیش دەفرن و ئەوانە ینی یان بڵێن بەم دوایانە شانۆی دوایان ڕۆژەکانی بابلۆ ینی پێم وایە جگە لە ڕێشان کەسایەتەکانی تر هیچیان ناسراو نەبوون بەڵام هەرسێکیان ئەوەندە ناوبانجیان پەیدا کردووە تەنانەت دوڕۆین ڕۆژەکانی بابلۆ ئێستا دەتوان بڵێم ڕۆژانە هەوڵەکان پڕ دەبن لە بینەر
لەبەر ئەوەی خەڵکانی زۆر مەراقن تا شانۆکە ببینن و بە شانۆێش سەرکەوتوو دەبینن. جا دەتوانم بڵێم هۆکاری ئەومەش بوونی ئەو گەنجانەیە کە ئەزموونیان لە ڕۆڵگێڕان لە فیلم و سینەمادا کەمە، بەڵام توانایان هەیە. طبعاً بۆ دەڵێم ئەوان باشترن، ڕاستە وەک باسم کرد ئەوەی تر بۆ بازارکردن باشەوە لەوانەش لە ڕووی ئاکتینگەوە کێشەی نەبێ، بەڵام ئەوەی کە نوێیە، ئەوەی کە پێشتر نەهاتووە لەناو ئەو بوارە پێم وایە وەکو حەزی زیاترە، یان یەکێکی وەکو هەڵوێست، یەکێکی وەکو هەردی سەلامی و ئەکتەرەکانی تریش بەگشتی پێویستیان بە فیلمێک نییە تاکو بناسرێن، خۆیان ناسراون، زۆربیان لە ڕێی هونەری گۆرانی بێژی و ئەوانە ناسراون. ناگات بە حاڵەتێک کە بۆ نمونە خودی ئەکتەرەکەم حاولێ خۆی بکە، هەوڵی خۆی بدا وە حەزیش تایبەت هەبێ. ڕاستە ئەوانە تازە دەور دەجێڕن، تازە ڕۆڵی ئەکتەری دەجێڕن، بەڵام ئەگەر سەرکەوتوش نەبوون کێشەیان بۆ دروست ناکە، خۆیان ناسراون، خۆیان دەتوان بڵێن بای ئەوە ناسراون، بەڵام ئەکتەرێک کە تازە دێت هەموو هەوڵی خۆیدا لەبەر ئەوەی لەوانێ ئەمە تاکە هەلی بێ لە ژیان، لەوانەیە بەیانی ئەو هەلە وەرنەگرێتەوە. بۆش پێم وایە ئێستا بۆ نمونە فیلمی بێکەس هەرچەندە نازانم ئەوە بۆ تاکە فیلمیان بوو کە زۆر لە مێژە هاتووە، بەڵام بەڕاستی ئەو ڕۆڵی ئەوان جێڕایەن بەڕاستی زۆر کەم بینراوە لە سینەمای کوردیدا. بۆ ناکرا چەند کارکتەرێکی وان نوێ بێن، لانی کەم هەندێک ڕۆڵی دووەمینیان پێ بدە. لەگەڵ ئەوەشدا هیوادارم فیلمەکە سەرکەوتوو بێ و دڵنیاشم فیلمەکە هەم لە ڕووی داهات ئیشاڵڵا سەرکەوتوو دەبێ، هەمیش لە ڕووی بەرهەمهێنان و ئەمانە پێم وایە خەڵک بەدلی دەبێت. بەڵام وەکو پێشنیار بەڕاستی پێم وایە باشتر دەبێت و جوانتر دەبێت ئەگەر فیلمەکە کەسایەتی و کارکتەری نوێ بێتەنە. کۆمیدیای فیلمەکە دیارە، بە ئاشکرایی دیارە کە فیلمەکە بەشێک لە کۆمیدیای تێدایە، بەڵام نازانین ئاخۆ ئاستەکەی چەندە. هیوادارم لە ئاستێکی وەسەطدا بێت، ئاستێکی گونجاودا بێت، ینی لە ناو نهێنیەکە نەبین، لە ناو تاوانێکدا نەبین، لە ناکاو کۆمیدیایەکی بێتە ناو، ینی ئەمەیان پێم وابێت لە ستایلی فیلمەکە تێدات وە هەردووچی ناخۆش دەکات، نە کۆمیدیاکە ئەوەندە خۆش دەبێت کە تۆ پێی بکەنی و بۆ نمونە دڵخۆشیەکەت پێ بدان، نە ئەوەی تریش نهێنیەکە وەک خۆی نهێنی دەمێنێتەوە یاخود تاوانەکە هەمان کاریگەری دەمێنێتەوە. لە ڕووی دەرهێنان و سینەماتۆگرافی تەبعاً فیلمەکەی تری زانیا فەتاح کە بریتی بوو لە 0-9 پیشانیدا کە ئەو دەرهێنەرە چەندە توانە هەیە وەستافەکە توانایەت چەندە باشیان هەیە لە بەرهەمهێنان و دەرهێنانی فیلمدا. پێم وایە ئەمەشیان لە ڕووی سینەماتۆگرافی و کەلەر گرێیدینگ و بەرهەمهێنان بەگشتی و دەرهێنان و ئەمانە شتێکی جوان دەبێت. بەڵام ئەوەی کە من زۆر پێی سەرسام بووم یەکێک لەوانە کامێرا وەرک، ڕاستی هەز دەکەم ئەم فیلمە تۆزێک جیاوازیانی بەتایبەت ئەو حاڵەتێک کە هەڵوێست ڕای دەکرد شتێکی جوان بوو، یان هەندێک شوێن کە بۆ نمونە کامێراکە لە شوێنێک دانرا بوو کە کاریگەر بۆ شوێنەکە جۆرێک لە تایبەتمەندی پێدرایان، هەندێک شوێن کە کامێراکە خراپبووە سەر POV یان پوینت ئۆف ڤیوی کارکتەرە خراپەکە یان کارکتەرێک لە کارکتەرەکان شت نییە تەنها خراپەکە بەیانی. پێم وایە لە ڕووی کامێرا موڤمنت و لە ڕووی کامێرا وەرکەوە یاخود ئەو حرەکەی کامێرایی و بەکارهێنانی کامێرا پێم وایە شتێکی جوانی کردبوو. جا لەگەڵ سینەماتۆگرافیەکەش هیوادارم جوانتر گونجابێت و بەدڵنیاییشەوە لەوەی کە لە 0-9 و لە پێکێر دروستبینیمان شتێکی جوان بوو، هیوادارم تا ئاستێکی باشتریش چوو بێت. لەوەی شتێمە لێکدانەوەیە کە بۆ ترێلەرەکە لێکدانەوەی خۆمە، نازانم چەندی ڕاستە یاخود چەندی هەڵەیە و زۆریشمان بۆ بەدەر نەکەوت لەبارەی فیلمەکە. لەوانەیە هەندێک خاڵ هەبوو بن کە زۆر بەدڵم نەبوون لەبارەی ئەو ترێلەرە، بە پێچوانەشەوە هەندێک خاڵ هەبوون کە زۆر نایاب بوون لەبارەی ترێلەرەکە. بەگشتی زۆر نازانین تاکو فیلمەکە نەبینین. بە پەرۆشتم بۆ فیلمەکە، بەڵێ بەدڵنیاییەوە یەکێک دەبێت لە باشترین فیلمەکان، تەنها ئەگەر چیرۆکیشی بەهێزی هەبێ پێمە دێتە ڕێزی هەر باشترینەکان. هیوادارم بەم زوانە کاتەکەی ڕابگەێنرێ و ئەگەر فیلمەکە شاد بەدڵنیاییەوە پێداچوونەوەی بۆ دەکەم ئەگەر خوا دەرفەت بدات. بۆ ئەگەداریشتان بۆ فیلمی 0-9 پێداچوونەوە بۆ فیلمەکەم کردووە و بۆ ترێلەرەکەش کردومە لە یوتیوب بەردەستا و بۆ فیلمی بێنیشتیمانیش ترێلەرەکەم شیکردنەوە بۆ کردووە و بەم زوانش قەرارە پەخش بکرێت و لە گشت شار و شارچەکانی کوردستان پەخش دەکرێت فیلمی بێنیشتیمان. بۆ ئەویش هەوڵ دەدەم کە ڕیڤیوێکی بۆ بکەم دوای ئەوەی کە فیلمەکە بڵاو کرایەوە. دا بۆیە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن. من وسام ئەحمەدم، سوپاس.